فەیدا بۆ یەک دی بەگرن دەبەر چاوان و برماجە خوا بەڕاستە ئای هاوارت لە منانە ئەگە لە دەستی بێ خەدر بەراو لا خەدر خۆشەویستان ئەزیزان مەسەلەن قەدیم ئەگەر مەسەلەن ژنیان هێناوە لەو گوندەی برنجان نەناوە و نەبوو کاکە برنج نەبوو هەر گەنمەکتاو هەبووە ساوار هەبووە جا ئەوڕۆکی نەش بە دەستوری قەدیم ئەمەوە داران دەشکێنن خدرت دەبەردەمرێنم داران دەشکێنین دەڵێن خاڵ عەوڵای ژنی مارە کردووە یەکی لە لای بەسڕۆی ڕاهێناوە بەسڕای لە لای بەسڕای ژن مارە کردووە ئێرە ناندەدا لەبەرەوەی کابرا ئەوڕۆکی نێگە سێژنی هەمن ژنەی نادەنێ ئەگەر لە مانتیقەی بەسڕانە بێت جا بۆیە دەڵێم خواردنی ئەوڕۆ بووکێن مەسەلەن گەنمەکتاو دەبێ یا ساوار دەبێ خۆشەویستانەوە لە خۆشەویستانە من خەزرم زۆر خۆش دەوێت گیان دوژمن بەزێن خۆشەویستان جاوا داعش خۆی لەبەر ڕانەگرت بە ها باێت وەکو وانە هەوی دەباوی دەتەقانەوە چیان پێ دەگوت میلانۆ دەبێت من خۆشەویستان ئەزیزان کۆلکەڕەش پیاوی مردی لێ پەیدا بۆ پیاوی بەخیرەت بەڕاستی پێ بڵێم ئێمە نیوەی داعش ئێمە کوشتوونە هێمن کۆلکەڕەشی ئەو زانستی دێت هێمن کۆلکەڕەشی دەبێت جاوە مامەی کۆلکەڕەشی لێرە نییە قەناعەتم پێکە هەر ئیوای لێ کردباتەوە بەڕاستە کاکە وەڵڵای بیلاوە تەڵای دەردێکم لێیە بەس مەگەم ئەو خوابزانی داخۆ چەند هازارم هەیە بیرشن لەبەر خۆڕاناگری خۆشەویستان ئەزیزان دای دەبەرێت منم دای